من مانفارس سەرۆکی ڕێکخراوی زۆرتیارانی سەردەم دیارە ئاشکرایە من لە کاتی حکوومەتی عێراقی و حکوومەتی عەبادی ئەو پارەی 14 و 15 و 16 جۆتیارانی بە ناحەق نەیدەدا، بەڵام ئێمە چوینە ناو سکالایەکەی و دەستمان بە ئیشکردوانیمان ئەم پارەیە بە 2 قست بۆ ماوەی 2 سال 56 جەرچەی ماحکەمەی و 94 جار چوومە بەغدایە توانیم لە بەرک و ئەرچکی شانی خۆم ئەم پارەیە خەرچی دیش هەولیدایە، بەڵام بە تایبەتی ئەو کێسە کێسی جۆتیارە شانازی بە خۆم دەکەم لەبەرەوەی جۆتیارم و توانیمە مافی جۆتیاران وەرگرێ. ئەو پارەیە هاتووە 572 میلیۆن نازام قسوی ئەژماری سەوەزارەتی توجارەی کوردستان کراوە، ئەو ئەمە دەبی لە بینی وەزارەی توجارەی عێراقی و کوردستان ساغ بکرێتەوە، بەڵام کۆمەڵێک جۆتیار لە 16 مەزەندە دەکرێت 400-500 جۆتیارن چەند ملیار دیناری عێراقینە هەتا ئێستا پارەکەیە وەرنەگرتیە. ئەمە کارێکی زۆر خراپە، ئەمە سارە کە پارەوە گیرە هەتا ئێستا بەڵکو نارێن فەزیع بەس شتێکی گەورەیە، پارەکە دیار نییە 400-500 جۆتیار زۆرە.